مەولەوی تاوگۆزی بولبولی خۆشخوانی خۆشگۆ ناسکتر لە پەڕەی گوڵ پەروانەی باڵسوتاوی دەوری حەقیقەت و خواناسی غەواسی دەریای حەقیقەت و عیرفان و عیلم پارێزەری شوناسی ئیسلامێتی زانا و شاعیر و شەرعزانی هەڵکەوتووی کورد سەید عەبدوڕەحیمی کوڕی مەلا سەعیدی تاوگۆزی ناسراو بە مەولەوی ساڵی 1806 لە گوندی سەرشاتەی ناوچەی تاوگۆزی بەشی عێراق لەدایک بووە. ئەو مرۆڤە مەزنەی کە باسکردن لە ئەدەبیاتی دەوڵەمەندی کوردی بەبێ ناوهێنانی ئەو کەلێن و کەلەبەرێکی زۆر گەورەی تێدەکەوێت. مەولەوی تاوگۆزی لە تەواوی زانستە ئیسلامیەکانی وەک عەقیدە، عیلمی کەلام، مەنتیق، بەلاغە و ئوسوڵ کتێب و دانراوی هەیە و خزمەتێکی بەرچاو و فرەی کتێبخانەی کوردی و ڕەوتی زانستی کردووە. پاش شاڵاوی سەفەویەکان لە ڕێی ئەمانوڵاخانی ئەردەڵانەوە مەولەوی یەکێک بوو لەو زانا ڕەبانی و مەزنانەی بە بەڵگە و گفتوگۆی بەهێزی خۆی بەری بەو شاڵاوە گرت و بۆ ئەو مەبەستە دەیان جار چووەتە ناوچەکانی سنە و موکریان و کرماشان. دیوانی مەولەوی تاوگۆزی کە پڕە لە ئیستاتیکا و مۆسیقا و ناسکی و بۆنی گوڵ و دەنگی بولبول و عەشقی ژن و خۆشەویستی نیشتیمان و سروشت بە زمانە ناسکە پڕ لە ڕەوانبێژیەکەی گۆران ماچۆ نووسراوەتەوە. عەقیدەی مەرزیە بە زمانی سۆرانی ناوچەی تاوگۆزی، فەوائح بە زمانی فارسی، فەضیلە بە زمانی عەرەبی نووسراون. مەولەوی تاوگۆزی پاش بەسەربردنی تەمەنێکی پڕ لە زانست و کاریگەری لە خزمەت بە زمان و نەتەوە و ئاین و کلتوری میلەتەکەی لە تەمەنی 76 ساڵیدا و لە ساڵی 1882 کۆچی دوایی کردووە و لە گوندی سەرشاتە بە خاک سپێردراوە. لە ڕاستیە مەولەوی یەکێکە لەو شاعرە گەورانەی کە ئەتوانی سیفەتی سروشت ناڵێم پەرستن وەک پەرستن بەس خۆشویستنی سروشت بەشێک بۆ لە کەسایەتی شاعرێتی مەولەوی. ئەوەندەی سروشت خۆشویستووە، ئەوەندەی خۆشویستووە بە ئاراستەیەک وەسفی کردووە کە خەڵق قوربانی بن بۆ ئەو سروشتەی کوردستان. یعنی ئەوەنە سروشتی کوردستان جوان بۆ لە لای بە ئاراستەیەک وەسفی کردووە کە وا بکە خەڵق قوربانی با بۆ ئەو سروشتە. ئەوەندە ئەو سروشتەی خۆشویستووە. اینجا یەکی لە گرنگیەکانی مەولەوی ئەوەیە لە هەموو ساڵەکان، لە هەموو مانگەکانە، لە هەموو وەرزەکانە وەسفی خۆی کردووە بە جوانی. مەسەڵەن بۆ وەسفی زستان ڕەبتی کردوتەوە بە خۆشەویستەکەی کە وەک بووکێک ئەڵێ تەمی سەر شاخەکان وەکو ئەو پەچەیە وایە کە ئەیە بەس وەکو تارای بووک وایە. اینجا ئەو بەفرەی کە بەستێتی بە درەختەکانەوە ئەوە وەکو گوارە وایە، گوارەی وایە. اینجا بەفر کە بەستێتی بەسەر شاخەکەەوە ئەوە ژۆکو ئاوێنەی بووک وایە. چاو لێ لەو سروشتە لەو سەرمایە کە خەڵق ڕقە بێتەوە ئەو چی جوانیەکی دروست کردووە، بووکی دروست کردووە بە جوانیەکانیەوە بە هەموو سفاتەکانیەوە. لە پاییزە کە ئیتر سروشت خامۆشە بێتەوە و گەڵاکان هەڵەوەرێن و یعنی زەویدا ئەپۆشن و ئەوانە گەڵا ئەڕژێت وەکو چۆن گۆرانی وەسفی کردووە. ئەو هاتووە وەسفی عێلی جافی کردووە کە گەرمیان و کوێستانەکەن، چۆن لە پاییزە ئەگەڕێنەوە بۆ گەرمیان بۆ گەرمەسێر. بەنەوعێک وەسفی کردووە حەزەکەی تۆ لە ناو ئەو قافڵەی گەرمیان و کوێستانکەرانە بیت و لەگەڵیانە بیت و هۆرە بچڕیت و جۆر لە دەنگە خۆشەکەیان بێ و جۆر لە دەنگی وڵاخ و لە زەموڵەی ملی حیوان و لەوانەوە بێ. ئەوەنە جوان وەسفی کردووە. یینە سەر وەسفی بەهار ئەوە ئەوەندەی قەسیدە هەیە بەهارن وەشن کاون سەرچاون، یعنی
زۆر قەسیدەی بەهاری هەیە مەولەوی کە وەسفی جوانی کوردستانی کردووە. ئەمێنێتەوە وەسفی هاوین لە هاوینیشە ڕەبتیەکاتەوە بە گەرمای دڵیەوە، ڕەبتیەکاتەوە بە خەمەقوڵەکانی خۆیەوە کە ئەرێ لە هەموو شوێنێ هەر ئاگربارانە و ئەو ئەگربارانە لە دڵی منەوەیەت. واتە مەولەوی هەر چوار وەرزەکە، وەرزی زستان و پاییز و بەهار بە شێوەیەک وەسفی کردووە کە هەمووی جوانیە. ئەوەیە کە ئەرستۆ باسی شاعری گەورە ئەکاڵێ، شاعری گەورە ئەوەیە لە شتە بچووکەکان تەنانەت لە شتێکە زۆر جوانیش نەبێ بە ئاراستەیەک وەسفیەکە کە جوانیەکە خۆشەویستێکە لە دڵی مرۆڤە. ئەمە یەکێکە لەو خەستەتانی مەولەوی. اینجا ئەمە حاڵەتێکی تریشی هەیە، ئەو نایە وەسفی سروشت بکە لە حاڵەتی مردنە، لە حاڵەتی وەستانە، ئەو وەسفی سروشت بۆکە لە حاڵەتی جوڵا، لە حاڵەتە جوانەکانە، لە حاڵەتێکە کە ئەوە لە جوڵایە. ئەمەش تا ڕادەیەک ئەتوانی بڵێ ڕەبتی کەیتەوە بە ناحەیەکی دینی کە بەیانی ئیعتیباری پێڵێن، ئەڵێ قل للأرض من غرس أشجارك وجنى ثمارك وشق أنهارك فإن لم تجبك بيانا أجابتك اعتبارا. ئەڵێ ئەگەر نەتوانێت زەوی جواب بباتەوە بە ئیعتیبار بە دیمەنەکەی خۆی هەمووی وەڵامە. ئەم سروشتەی کوردستانیش لای مەولەوی هەمووی وەڵامی جوانەکانە، وەڵامی ئەو واقعەیە کە مەولەوی تاژیاوە. واتە لە هەموویە سروشتی ڕەبت کردوتەوە بە هەڵچوون، بە سۆز، بە خۆشەویستی، بە مرۆڤایەتی و بەو هەستەی کە شاعر ئەجوڵێنە. باعث وجود جماه تاماهي دليل إثبات صنع إلهي زیای بیناییم نوری چەمانم سەرمایەی حەیات دین و ئیمانم منوێم مزان و بێئەمریم کردن ئیتاعە و فەرمان عەبدیم نەبەردن عمرم سەراپا غەرقی غەفڵەتەن زادێ ئاخرم باری خەجڵەتەن. بەناوی خۆی گەورە و میهرەبان بە خێراتنێکی گەرمی بەرنامەی هەوار و هەرەمانیەکەن بەخێبێن سەرچاوان. ئەگەر ئێمە باس لە قۆناغەکانی بڵاوبوونەوەی شعری مەولەوی بکەین و ئەو بابەتە بۆروژێنین، ئەتوانین قۆناغ یەکەم باس دەو کاتە بکەین کە مەولەوی خۆی لە ژیانە بووە و لە ڕێی دەستنووسەکانی، لە ڕووی شعرەکانی و لە ڕێی کەشکۆڵ و ئەو نامانەوە کە لە سەردەمی خۆیان کە بەڕاستی هەر لە سەردەمی خودی ژیانی مەولەویدا ئەتوانین بڵین بە تەواوەتی لە بەتایبەتی لە کوردستانی باشوور و کوردستانی ڕۆژهەڵاتە ناسێنرا و دەنگ و باس و هەواڵی بڵاو بۆتەوە. بەڵام ئەگەر باز لە چاپ بکەین بەڕاستی ئێمە ئەتوانین یەکەم هەوڵی لە چاپدانی شعرەکانی مەولەوی بگەڕێنەوە بە ئەو کاتێک کە ئەمین فەیزیبەگ لە ئەستەمبوڵ لە 1920دا کە کتێبی ئەنجومەنی ئەدیبانی کوردی دەرکرد، لەوێ کۆمەڵێ شعری مەولەوی بۆ یەکەمین جار بە چاپ گەیاند و کەوتە بەردیدی خوێنەرانی ئەو کات. وەک برای بەڕێزم دکتۆر هێمن عومەر لە یەکێ لە کۆنفرانسەکانە باسی کرد و لە هەوڵی و ماندووبوونێکی زۆرە بە دوای نووسەران و بە دوای ئەدیبانی کۆنی کووردا لە ئەرشیفی عوسمانیا بەڕاستی باز لەوە ئەکات کە لە هەر لە ژیانی خودی مەولەویدا یەکێک لە باڵوێزەکانی ئینگلیز لەو کاتە لە کوردستانی عوسمانیا بە شێوازێکی گاڵتەجاڕی باز لە کورد ئەکات و باز لەوەکە کە کورد خەڵکی زانا و زانستدۆستیتیانە. تەمان هەر لەو کاتەیە وەکو بەڕێز دکتۆر هێمن لە توێژینەوەکە باسی ئەکات لایەن هەموو ئەدیب دۆستان و ئەدیبانی کوردی ئەو کاتەوە بەرپەرچێکی زۆری ئەو باڵوێزەی ئینگلیز دەدرێتەوە و لە دوان لە جوابەکانە کە لە گۆڤار یا لە ڕۆژنامەی تەرجمانی حەقیقەتە یەکێکیان عەبدوڕەحمان ناجی کە خەڵکی سلێمانی بوو ئەوەی تریشان کەیفی هەردووکان دوا بە دوای یەک باز لە گەورەی مەولەوی ئەکان بۆ سەلماندنی ئەوەی کە کورد زانای هەیە. ئەوەی شایانی باسە کە لەم توێژینەوە بە ڕێزان باسییان کرد ئەوەیە کە لەم کاتەیە ئەم وەڵامکاریە ئەکرێت
هێشتا مەولەوی خۆی لە ژیانە بووە و لە ڕۆژنامەکانی ئەستەمبوڵە باس کراوە حتا کەیفی لەو کاتەیە کە یەت شعرێکی مەولەوی ئەهێنێت و ئەیکا بە تورکی لە ڕۆژنامەکە بڵاویەکاتەوە ئەیکات بە یەکێک لە بەڵگەکان لەسەر زانایی کورد و طبعاً هەر بەمە شەودا ناکەون کە زۆرترین زانانی ئەو کاتی کورد ئەناسێن و باس لەو بابەتە ئەکەن. ئەتوانین من بێن باسی ئەدیبی فەڕەنسی لوسی مارگرێت و KEB بکەین کە لە 1937 لێکۆڵینەوەیەکیان لەسەر هەڵبەستی کوردی کرد لە پاریس بڵاویان کردەوە ئەوانیش بۆ یەکەمین جار دەتوانین بڵێن بە فەڕەنسی ئەم بابەتیان بڵاو کردو و شعری مەولەویان بڵاو کردوێتەوە کە هەر ئەم کتێبە لە 1939 ڕەفیق حلمی وەریگەڕاوەتە سەر زمانی عەرەبی و محەممەد ئەمین زەکی بەک پێشەکی بۆ نووسیوە کە شعری مەولەوی تایە. لە ڕاستیدا ئێمە وەکو دەرگایەک بۆ کرانەوە بە ڕووی دیوانی مەولەویە ئەتوانین یەکەم شت باز لە ڕۆڵە گەورەکەی پیرەمێردی نەمر بکەین. پیرەمێرد وەک جەنابتان ئەزانن لە 1982 ئەو ساڵی کە مەولەوی وەفاتەکە ئەو ساڵە ئەو کە تەمەنی تقریباً 15 ساڵە بێت ئەبێتە فەرمانبەری میری لە سلێمانی و پاش ساڵێک واتە پاش ساڵێک دوای وەفاتی مەولەوی ئەگوێزرێتەوە بۆ شاری هەڵەبجە لە زەویزاری هەڵەبجە لەوێ کار ئەکات. لەو کاتەیە وەکو خۆی باسیەکات کە ئەچێتە هەر کۆڕ و کۆبوونەوەیەک لە شاری هەڵەبجە کە بەڕاستی شاری هەڵەبجە لەو کاتەیە مەڵبەندی ئەدەب و ئەدەبدۆستان بووە باسی مەولەوی و مەولەوی لە پێشی هەموو شاعیرەکان باس دەکرێت. ئەمە ئەبێتە سەرەتایەک بۆی کە پیرەمێرد بەڕاستی لێکۆڵینەوە لەسەر مەولەوی بکە و بەسەرهاتی دەستپێکردنی بە دیوانی مەولەوی ئەوە ئەبێت. لە 1935 بۆ یەکەمین جار ئەسڵ و ڕۆحی مەولەوی وکو بەرگی یەکەمی دیوانی مەولەوی هەم ئەسڵەکەی بە شێوەزاری هەورامی و ڕۆحەکەشی بە شێوەزاری کە پێوترێ سۆرانی لەو کاتەیە بڵاو ئەکرێتەوە. بەڕاستی مەولەی پیرەمێرد خۆی باس دەکاڵێ هەر جارێکە ئەچوومە ناو بازار ئەم بینی کە خەڵک دیوانەکەی بەدەستەوەیە و ئەیشم بیست کە شعرەکان بوو بووە خەڵک وکو خۆی ئاسا کە باسەکە وەکو بولبول بە نەغمەی مەولەوی شعرەکانیان ئەوتەوە ئەمە هانیام کە بەرگی دووش دەربکەم و هەر خۆشی باز لەوەکە کە ئەتوانرێت بەرگی سێش دەربکە و بەڵام بەرگی سێ دیارە دەرنەچووە. ئێمە ئەتوانین باس هەر لەم درێژەیە باز لەوە بکەین یەکێکی وکو ڕۆژهەڵات ناسێکی وکو مینۆریسکی بەڕاستی کە لە باز لەوە ئەکات ئەڵێ لە ڕۆژهەڵاتە دوو کەس هەن دوو کەسایەتیان کە پلەی یەکەم و دووهەمیان بەدەستێناوە کە پلەی یەکەمی ئەدا بە ئەبولقاسمی فیردەوسی پلەی دووهەمیش بە بێسێ و دوو ئەڵێ سەید عەبدوڕەحیمی مەولەوی ئەتوانین بە پلەی دووهەم باس بکەین. گۆران هەر پیرەمێردی شاعیر باسیەکە لە دیوانەکەی ئەڵێ گۆرانی شاعیر ویستی هەڵبژاردەیەک لە دیوانی مەولەوی بکە بە عەرەبی بۆی کە خەڵکی عەرەبیش سوودمەند بن لە توانا و هزری مەولەوی بەڵام ئەڵێ هەرچەندێک ویستی کە شعرێک هەڵبژێرێ هەمووی هەڵبژاردە بوو نەیتوانی کە فەزڵەکەی وێڵ کردەی من نەبوو بەهانە پەرێڵ ئیغماسکەی جەگرت نابەکاری من جەڕوسیایی و بەدکرداری من پەی من کافیەن ئیگر ئینفعال بۆ بەڕەحمی وێڵ بکەرەم پاماڵ مڵیەوە تۆمار کردەی وێردەم بڵیەوە زەردی ڕوخسارا وردەم هەرچەند شایستەی عەفو نارون ڕووی شەرمەندەگی وە دەرگاڵ مارون مەولەوی عالمێوە ڕەبانی و عالمێوە عامل عالمێوە کە ئاویچ دیارە یاگێ وێژ گرتنش و یاگێژ بەرزە و دیارەنە جە کۆمەڵگەنە عالمێوە بەڕاستی تاومی واشمی هەر کەس عالمە عارف نییە بەڵام بەتەئکید مەولەوی هەم عالمە هەم عارف بیان چونکە گر عالمی عارف نییە بەڵام گد عارفی عالمە. مەولەوی یۆنچا کەسایەتیە کە بەڕاستی پەیوەندیە گەرم و گوڕ و بەهێزش چنی خوای پەروەردگاری بیان هەر گەرەکش بێن وەڵێ ئاینە کە بەندایەتی پێی خوای کەرۆ خوای بەشناسۆ چونکە ئینسان تا خوای نەشناسۆ بەڕاستی بەندایەتی پێی نەکەرۆ خاسە ئاویت هەر چاڕوانگەوە
وصف خوای تبارک و تعالی کرو فرماو جا پاش شعرشنا باعث وجود جماه تماهي دليل إثبات صنع إلهي ضياء بنايم نوري شمانم سرمایه حیات دین و ایمانم پیشەوە گونۆ بە گفتوگۆ باس و خوای تەبارەک و تەعاڵای کەرۆ مرۆ تا یاگێ کە ماچۆ مرۆ بزانوو کە ئا فەرمانبەرداریە کە پێویستە پەیزات و تۆ کردیۆ من نەکردنم بەڵام تۆ ئومێدەوارە کە جەکردەوەکان وێری و چەند پۆشی شاشانە کەری و عەفوم کەری هەرچێگەنە فەرماوە پاشێوە مرۆ فەرماوە بۆیە وەزەردی ڕوخسار ئاوردەم هەرچەند بۆیە وەزەردی ڕوخسار مایەوە تۆمار کردەی وێردەم مایەوە تۆمار کردەی وێردەم بۆیە وەزەردی ڕوخسار ئاوردەم هەرچەند شایستەی عەفو نەدارون ڕووی شەرمەندەگی وە دەرگات مارون ئەپیشێوە گونۆ گفتوگۆ و مناجات چەنی خوای تەبارەک و تەعالای و داواش بۆ نەکەرەوە فەرماوە جە بەحری کەرەم بێبەشم مەکرد شەڕی نەفسانی جەڕاگەم لابەر پێشێوە گونۆ وتوێژ و مناجات چەنی خوای تەبارەک و تەعالای چەنی خوای تەبارەک و تەعالای تەمامی و مناجات و وێژ کەرۆ ئینجا ڕۆ و خیتابی کەرۆ وێژ ڕۆ گفتوگۆی کەرۆ نەفس و دڵ و دەروون و وێش و ماچۆ نفسی بەدکردار بێدینی بەبەخت شومی سەرگەردان خەیاڵانی سەخت پەی چێژ ئاوەتە وە گوناه کردن ژاری مەحرومی ڕەحمەتت وەردەن ماچۆ چی پێسەکەری بە نەفس و وێش چی پێسە ئەجۆ شەربەتە و ژەهر و مەحرومی و بێ بەشبیەی جە ڕەحمەت و خوای دواردەنەوە چی پێسەکەری بەبێت ڕاگەی حەقیقەت جەویرت شیەن یا پێی مەحبوب حەقیقی نییەن ڕاو حەقیقەتی ویرە شیێنەوە ماچۆ یادکردەوە زیکر و تۆ پێی خوای تەبارەک و تەعالی حەقیقی نییە حەقیقی نییە یادکردەوە تۆ پێی خوای ئەینە چیگەنش فرێچێوێ جوان فەرماوە موطنی ئەسڵیت نەخاتر لوان فەرماوە ویرت شیێنەوە کە تۆ پێیانێ نامانی ئەچی دنیەوە هەتان مەنیوە مشوم ڕوێ بێوەرەوە کۆتایی بە ژیانی بێ و بارگە و بنەوە بێەوە پێچیوە بەرەو بارەگاو خوای تەبارەک و تەعالای موطنی ئەسڵیت نەخاتر لوان مێخی مۆبەتت نەڕووی خاک کوان فەرماوە مێخ و محبەت و منەیە و سەر و زەمینی کوان دەسەر و خاکی واجۆ بە حیات و جیاژ نمازی چی پاسەکەری جا ئەچێگەنە مەولەوی ئەجۆ پڕاوپەڕ تەفسیر و ئاەتێشە کردن کە جسورة وتوبين آمنة وفرماو سورة آية 35 فرماو أعوذ بالله من الشيطان الرجيم ما لكم إذا قيل لكم انفروا في سبيل الله اثاقلتم إلى الأرض أرضيتم بالحياة الدنيا فما متاع الحياة الدنيا في الآخرة إلا قليل فرماو تفسير آياتك أرانش ما تشيشتانه وقتی که دعوات آوان کردی و وربیز دو و گندی رابر و خواهی پروردگاری و حولتوی کوشان کردی إن قرصين دي أجول كايل كان دي زميني له إن قرصين دي سو زميني وجاء مولوي فرماو لك براوفر تفسيره إيه أتيش كذا موطني أصلي نخاطر لوان ويرت شينو كتو موطني أصلي تو يا جترك بهشتا ميخي موبته نروح خاكوان ميخو وشبيسي الدنيا سو زميني الكوان ده أجوب حياة جياج نمازي جاء علماء تفسيري فرماوا وقتك إيه آياتي واني وما لكم إذا قيل لكم انفروا في سبيل الله اثاقلتم ما لكم إذا قيل لكم انفروا في سبيل الله اثاقلتم فرماهم شو كلمة اثاقلتم بقرسي واني معناه قرسايكي وسنجينيكي بخشو كتول كان زمين ما لكم إذا قيل لكم انفروا في سبيل الله اثاقلتم إلى الأرض پڕاوپەڕ مەولەوی تەفسیر و ئیئەتیشە پیشیاری کردن و فەرماوانش موطنی ئەسڵی نەخاتر لوان مێخی مۆبەتە نەڕووی خاک کوان ئیتر مناجاتەکەش بەردەوامە مەولەوی فەرماوە باوەرەوە دەست زاویە پەی سەفەر
بێت ئەو نەو سەفەردا بێت تۆشە مەکرد فەرماوە تۆشێوە بەدەست بارە با بێت تۆشە نەبی ئەچی سەفرەنەکە تۆ گرتن وەرو بەردەوامی دوای فەرماوە عزراوەری کرد کردەی نادانی بەڵی باسی عەفو بکڕت خەڵات جەوەختی مەردن بۆرە نەجات چەلی خوای تەبارەک وتەعالە فەرماوە بەشکی منە خوا نەجاتت بۆ لیباس و عەفوی کرد و لیباس و عەفوی کردەوە و جەگوناکا وەش بوو بەڕاستی مەولەوی يعني روحيا كذا واقعي وبعملي شري خوي تبارك وتعالى يبين وبخليك واتي بلحظه وكمش غافلنا بيش خوي تبارك وتعالى هرچن شایسته عفو نارون روی شرمندگی و درگال مارون جبحر کرم ببشم مکر شری نفسانی جراغم لابر تاب فضلی ویل بوانی موی جدس هواي نفس بساني موي مولوی بریتێ لە گوڕ و سۆز و عشق و ئەوین و خۆشەویستی ئەلبەتە بابەتەکانی ئەڵێن مەولەوی لە پاوا خوێندوێتی ئەوەڵجار عاشقی کچیکی مامۆساکەی بووە بۆ یەکانێش بە زمانی گۆرانی شاری وتووە تقریبەن هەموو شارەکانی ئەلبەتە سێ کتێبی هەیە مەولەوی غەیری ئەم دیوانەی سێ کتێبی تری هەیە یەکێکیان هەر بە زمانی خەڵکی سەرشاتە قسەی کردو بەڵام دیوانەکەی بە تایبەتی گۆرانیە یا بڵێن هەورامیە تقریبەن وەکو هەورامی واتانەگینا تێکەڵیشت لەو بابەتانە ئیتر عاشقبوونی مەولەوی لەویش کاتەوە دەستی پێ کردووە ئەنجا ئەو کەسەی بۆ دەستی نەکەوتووە بە هەر شێوەیەک بوو بێ هۆکارەکەی لە دواییە دۆستانێکی بوون کە دوور کەوتونە تۆ لێی ئەویش پیاوێکی عاتیفی و سۆزدار بووە شعری پیاوتن و باسی کردوون و لە دواییشە خۆی بۆتە مریدی مەشایخی بیارە ڕەحمەتی خوایان لەبێ لەوێشە سۆزی عیرفانیەکی عەجایب و غەریبی بۆ دروست بووە دواتریش ئەلبەتە لەو بابەتانە زۆرن و شعرەکانی مەولەوی بابەتی دینداری و پیربوون و قیامەت و ئەوزاع و ئەحواڵی و مردنی دۆستانی و ئەو شتانە کاریگەری تێکردووە و یانێ مەجموعەن ئەتوانین بڵێن مەولەوی گڕ و سۆز و ئەو بابەتانە بووە جارێ ئەو شاعران نازناوەکانیان یا بڵێن ناسناوەکانیان هەمیشە بابەتێکیان هەڵبژاردووە کە بابەتی هەژاری و نەبوونی و ناتەواوی و ئەوانە بێ مەسەلەن لەو لاوە مەحوی تەواو بوون مەحوبوونەوە لەو لاوە وەکو کابرای هەژار ئەڵێ قانع مەولەوی معدومی هەڵبژاردووە ئەسڵی هینەکەیەتی ناسناوەکەیەتی گینا مەولەوی ناسناوی مەولەوی نییە بەڵام ئەو کەسانی هاتوچۆی بیارە و ئەوانیان کردووە و خێزانەکەیشی لەوان بووە کەلیمەی مەولەویان بۆ عالم بەکارهێنا یعنی مەولەوی وەکو لە وڵاتی ئێمە ئەڵێن مەلا لەوێ ئەڵێن مەولەوی ئیتر ئەونیان پێوتووە مەولەوی بۆتە وەکو ناسناوێکی لێ هاتووە ئەگینا لە شێعرا من ئاگام لێبێ مەولەوی ناسناوی مەولەوی بۆ بەخۆی بەکار نەهێناوە زۆر جاریش ناسناوی هەر نییە هەندێک جار معدومی بەکارهێنا زۆرێکیان دروستن بەڵام وازم لە وەڵامی پرسیاری یەکەمە باسم کرد مەولەوی لە ئەوەڵجار لە پاوە خوێندوێتی پاوەیش زمانیان زمانی هەورامی و نزیکی گۆرانی بووە و عاشقی کەسێکیش بووە کە زمانەکەی وا بووە و ئەوەیش کە ئەڵێن تقریبەن زمانی هەورامیش زمانێکی خۆشە بۆ شێعروتن و ئەوانە و ئیتر دە دوایی ترە بە بابەتی سۆرانی شێعروتراوە ئەگینا تا ئەو کاتەش شاعرە پێشوەکان هەر بە گۆرانی شاعریان وتووە وەکو سەیدی و وەکو بێسارانی و هەندێک جار ئیشارەتی شەکا بە شاعری بێسارانی هەموویان هۆکاری ئیلهامی شعری مەولەوی بوون لە ڕاستیدا جارێەوە فەوتی خێزانەکەی هەر زۆر ئەم جارە فەوتی کوڕەکەی کە لە سەفەرێک هاتووەتەوە بەو کەسەی وتووە کە
لەگەلیا بووە فەرموویەتی حەزەتی یعقوب بۆنی کراسی یۆسفیان بە لووتیا خۆش بوو بۆ ئەو، بەڵام من ئێستا بۆنی کفنەکەی کوڕەکەمان بەلووتمە. ئیتر سابت بووە لەو کاتا خەریکی کفنکردنی کوڕەکەی بوون. جا ئیتر ئەو بابەتانە هەموو کاریگەر بوون بۆ مەولەوی، هەم ئەو دوورکەوتنەوەی دۆستان و خۆشەویستانیان هەر خۆشی عاتیفی و سۆزدار بووە بە حەقیقەت هۆکارەکانی ئەو مەجموعانەیە. ئیتر دوایی هۆکاری دینداری و هۆکاری ئەوزاع و ئەحواڵی قیامەت و مردنی دۆستانی و ئەو بابەتانەش زۆر کاریگەرە لە شاری مەولەویە، نەک عەمبەر خاتوونی خێزانی. یانێ شتێک ممکنە ئێستەیش کەسێک ئەوە بڵێت کە یەکێک لە شاعیران بە ناوی بولبول حەزی کردووە لە کچێکی مەولەوی، ئەمجا تقریبەن ڕووشی نەبووە داوای کات، داوای نەکردووە و دوایی کچەکەی داوە بە شوو، دوایی ئەم گلەیی لێ کردووە پارچە شەرێکی بۆ نووسیوە و ئەویش وەڵامیەدا تۆ هەڵێت تۆ کەی هاتی بڵێ بە من ئەو زاعم و ئەو ئەحماڵمە و عاشقی کچەکەی تۆم تا من کچەکەم و نەوەمێ. یعنی ئەوە زۆر شتێکی عەجایب بووە لەو زەمانە کە ئێستەش ممکنە کەسێک بڕوا بڵێ بە کەسێک بڵێ من عاشقی کچەکەی تۆم بۆچی دادبەش و وەکو بڵێ چێکی لێ هەڵگرێ. بەڵام مەولەوی لەو کاتەیشە ئەو حاڵی ئاوا بووە کە پارچە شارێک ئەنووسێ بۆ بڵبڵ کە لە دیوانەکەیشیا هەیە و دڵی ئەداتەوە وەڵێ من دووشت بابەتی ئەوە کە من ئەم کچە دەزنەکە و دوو بابەت بوو. پێش هەموو شتێک قەزا و خەدەری خوا بڕیاری نەبووە بۆ یەکانێ وا بووە، دووهەمیشیان نەزانی خۆت ئاکرد تۆ کەی دەنگ کرد تا من دێم بەدەم هاوارەکەت. بەڵکم جێی ئاخر پەیوێم فکرێکەم، تەوارەک پەی چەند تەزبێح زیکرێکەم، بەڵام بەو شەرتە چەنەم قبوڵکەی، بەهانەی ئەسباب عەفو موسوولکەی، نەفسی بەدکردار بێدینی بەدبەخت، شومی سەرگەردان خەیاڵانێ سەخت، پەی چێژ عادەتڵ وە گوناح کردن، ژارێ مەحرومی ڕەحمەتڵ وەردەن، ڕاگەی حەقیقی لە واقعە عەمبەر خاتوون وەک خودی خۆی یەکێ بۆ لە ئافرەتە زۆر جوانەکان، هێزگار جوان بووە. عەبدوڵڵا پاشای بابان ڕۆژێک بەو مەنتیقەیە ئەڕوا کە بنەماڵەکەی عەمبەر خاتوونی لێ، ئەمانە کۆمەڵی ئەفغانی بوون، ئەکرەم خان بە قیادەی ئەکرەم خان لە مەنتیقەی ئەفغانەوە هاتوون لە ناوچەی خورماڵ لەوێ ماونەتەوە. کە ماونەتەوە ڕۆژێک عەبدوڵڵا پاشا ئیتر نازانم خۆی بینێتی یا وەسفی بۆکەن، ئەچن بۆ داوای بۆ ئەوەی کە شوو بکە بە عەبدوڵڵا پاشا. عەبدوڵڵا پاشا کێ نێرێ بۆ ئەم مەوزوعە؟ مەولەویە نێرێ. ئەوانیش ئەڵێن کاکە ئێمە ژن بە پاشا و بەمانە ناین، ئێمە ژن بە تۆین کە تۆ خواناسێکی گەورەی، تۆ عارفێکی گەورەی، تۆ ئەڵێن حتا دەنگی ژێڵێن ئەوان پیان و تۆ مەولا، تۆ مەولای ئێمەی، چکە کەلیمەی مستەڵەحی مەولا زیاتر لە ئەفغان و هەندستان و ئەوانەوە هاتووە. اینجا مەولەوی جوانترین وەسفی عەمبەر خاتوونی کردووە. ئەوانەی کە من بۆیان گێڕاومەتەوە پیرە بە تەمەنەکانی تاوگۆزی، ئەڵێ حتا خاڵم بۆی گێڕاومەتەوە کە بە ڕەحمەت بێ خۆی بە تەمەن بووە و لەوێ بووە، ئەڵێ ئەو کاتێک کە عەمبەر خاتوون وەفاتی کردەوە براوە بۆ سەر قەبران کە خەڵکێتەوە لەسەر قەبران، مەولەوی نەهاتۆتەوە لەگەڵیانە، ماوەتەوە. کە ماوەتەوە ئیتر بۆ ڕۆژی دوایی کە ئەڕۆنەوە سەیرەکەن ئەوەنەی تەپوتل کردووە لە ناو خۆڵا و لە ناو تۆزا و چاوی هەمووی ئەوەنە گریاوە، چاوی سوور بۆ ئەمانە لە حاڵەتێکی زۆر ناخۆشایی بینن، ئیتر ئەیهێننەوە و ئیتر دانامرچێت لە حاڵەتێکی دەرونی زۆر ناخۆشە ئەبێ. و ئەمە وای کردووە کە کۆمەڵی قەسیدەی جوانی بۆ بڵێ و دیسانەوە لێرەوە ڕەبتی جوانیەکانی عەمبەر خاتوونی کردوتەوە بە سروشتەوە و بە جوانی کوردستانەوە. واتە عەمبەر خاتوونیش بەشێکە لە سروشت
بەو شێوە بەڵام سروشتێکی زیندوو سروشتێکی جوان سروشتێکی پرسۆز و ئاواز و ئەو شیعرانەی کایەتی کاتی خۆی من لە گۆڤاری ڕامانە چەند لێکۆڵینەوەیەکم نووسی بە ناوی ئەمبەر خاتوون لە فرمێسکە نەمرەکانی مەولەویە زۆر بە وردی چوو بوومەنە ئەو بابەتەوە کە مەولەوی معتەز بووە و شانازی کردەوە بوو ئەوە لە قۆناغێکا بووە کە تەنانەت پیا و بەلایەوە ئەی بۆ لەگەڵ ژنەکەی بەڕێگا بڕوە یعنی لایەزار لە لادیە زۆربەی کات کە ئەڵێن ژن بە پیاوەڵێ ئەو یعنی ناوی نابە ئەوەنە ئەو کاتە بڵێن شەرم و ئەوانە هەبووە دەمەولەوی بە ناوی ئەمبەر خاتوون خۆیەوە شیوەنی بۆکە و شیوەنی بۆ ئەجێڕێ قەسیدەیەکی تریشی هەیە دیسانەوە هەر بۆ ئافرەتە بۆ ئامینەخانی کێخەسرە و بەگ ئەوە جێشێکە لە بەڕاستی لە قەسیدە جوانەکانی کە ئەمانە ئەوە ئەگەێنێک کە مەولەوی پێش سەردەمەکەی خۆی کەوتووە لەو بوارە کۆمەڵایەتەوە لە ڕاستیە مەولەوی یعنی جگەلەوەی کە شاعرێکی هەست ناسک بووە و سۆزێکی گەرمی هەبووە و زیاتر لە عالەمی ڕۆمانسیەت و خەیاڵا ژیاوە ئەم بابەتەی بەڵام لە بابەتێکی ترا کە سەیرەکەی عالمێکە و باسی عەقیدە و کەلام و منطق و فەلسەفەیەکە کە ئەمەش خۆی لە خۆیە ئەوە ئەسەلمێنێ کە مەولەوی لە یەک بوارە مەولەوی نەبووە لە کۆمەڵێ بوارە ئەو پیاوە گەورەیە بووە کە ئەیبینین لە عەقیدەی مەرزیەکەیە کە زۆرم بەلاوە گرنگە ئیشارەت بۆ ئەوە بکەم عەقیدەی مەرزیە باسی کەلامە و منطقە و فەلسەفەیە و ئەوانەیە ئەوانە هەموو زاراوەی تایبەتی خۆی ئەوێ ئەو توانیوێتی بەو نیوە لەهجە تاوگۆزیە کە ئەتوانی بڵێ بەچکە لەهجەیەکە توانیوێتی بەو لەهجە زۆر پێشکەوتۆش نەبووە بەو لەهجەیە توانیوێتی علمی منطق و کەلام داڕێژێ کە ئەمە خۆی لە خۆیە یەکەم خزمەتکردنێکی گەورەی زمانی کوردیە دووەم چەند هەنگاوێکە بەرەو پێشەوە بڕوە بۆ ئەوی بتوانێ بە لەهجەی ناوچەیەکی دواکەوتوو باسی علمی کەلام و منطق بکە و لە ناوچەیەکی وەکو تاوگۆزی کە ناوچەیەکی دوورە دەست بووە کە لەوانەیە مەکتەبە بێگومان کەم بووە و ئەوانە یعنی هۆکانی هاندانی ئینسان بۆ بەرەو پێشوون کەم بووە بەڵام ئەو لەو ئاستە بەرزە کتێبی فەزیلەی نووسیوەتەوە کە مامۆستا عەبدولکەریم شەرحی کردووە کەواتی ئەگەم ئەگەر ئەو نەبووە شەرحی بکە کەم کەسە بوو بتوانێ وەکو ئەو هەیە بتوانێت شەرحیکە بەڵام وەکو ئەو توانایی مامۆستا دەگمەنە کە ئەمەش دیسانەوە ئەگەڕێتەوە بۆ ئەهمیەتی مەولەوی واتە مەولەوی چەند شاعر بووە ئەوەندەش خواناز بووە و چەند خەیاڵ ناسک بووە ئەوەندەش بیرتیژ و قوڵ بووە ڕاگەی حەقیقی جەویر و شیەن یاد و پەی مەحبوب حەقیقی نیەن موتنی ئەسڵی و جەخاتر لوان میخی مۆبەتڵ نەڕووی خاکوان دایم گرفتار ئارزوی خامی یەکسانن پەرێ نیکی و بەڵنامی گا خەریکێ دەرد هەوای مەجازی گا مەشغوڵی کەسب کیبر و نیازی گا غەرقی هەوای وەسڵی نازاری گا حیرە و زەدەی ڕوخساری یاری هیچ هۆشت نیەن حەق خەبەردارن فەردا ڕووی حساب میزانی کارن ئێمە کە باز لە سەید عەبدوڕەحیمی مەولەوی ئەکەین باز لە کەسایەتێکی زاهید و خواناس ئەکەین بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەو خواناسی و ئەو زانستی کە هەی بووە ڕێگری لەوەن لێ نەکردووە کە پەیوەندیەکی دۆستانی زۆر باشی هەبوو لەگەڵ هەم میرەکانی بابان هەردوو کوڕی سلێمان پاشای بابان کە ئەحمەد پاشای بابان و عەبدوڵڵا پاشای بابانە و ئەحمەد پاشای بابان بەڕاستی هاوڕێیەکی زۆر نزیکی بۆ مامۆستای مدەڕیس بە یەکەمین هاوڕەکانی مەولەوی دای ئەنێت هەر مامۆستای مدەڕیس لە فەرمی کاتێکە من لە نێکسەجار بووم تەفسیرێکی بەیزڵاویم بینی کە بەدەستنووسی ئەحمەد پاشای بابان لێی نووسرا بوو ئەمە وەقفە بە سەید عەبدوڕەحیمی مەولەوی عەبدوڵڵا پاشای بابان کە کوڕی سلێمان پاشای بابانە ئەویش پەیوەندیەکی زۆر دۆستانەی لەگەڵ مەولەویە هەبووە
و بەڕاستی کۆمەڵێک دەستنووس کە بۆ یەکەمین جار دکتۆر ڕەوف عوسمان لە ساڵی 1983 بڵاوی کردەوە کۆمەڵی دەستنووس هەیە کۆمەڵێک فەرمان لە عەبدوڵڵا پاشای بابانەوە وەکو ڕێز وەکو پێزانین بە مەولەوی بە کەسوکاری مەولەوی بە ئەو مەدرسەی کە مەولەوی بەڕێوەی بردووە دەرچوون ئەوەی جێی سەرنجە ئێمە دوان لە فەرمانەکان دوو ڕۆژ یەک ڕۆژی بینێ ینی دوو ڕۆژ لەسەر یەک دوو فەرمانی یەک لە دوای یەک بۆ مەولەوی دەرچووە یەکێک لە فەرمانەکان کە فەرمانی باڵایە باز لەوە کاڵێت دەی بیاوێڵە وەقفێ لەسەر مەولەوی لەبەر ئەوی مەدرسەی هەیە بۆ بەڕێوەبردنی مەدرسە و ئیش و کارەکانی ئەوەی جێ باسە هەر ئەم فەرمانە کاک سەید محسینی تاوگۆزی کە لەنەوەی مەولەویە باسی لەوە کرد کە مەولەی ڕاستە وەکو ڕێزێک بۆ عەبدوڵڵا پاشای بابان لەو کاتە ڕەدی نەکردوێتەوە بەڵام وەکو زاهیدێک بەڕاستی ئەو فەرمانی بەکار نەهێناوە و ئەو وەقفەیشی وەرنەگرتووە و هەمیشە خۆی ژیان و بژێوی خۆی و فەقیەکانیشی بەدەستی خۆی پەیدا کردووە پەیوەندیەکی تەواوی هەبووە لەگەڵ فەرهاد میرزای قاجار لەگەڵ سوڵتان میرزای برای کە هەردووکان والی سنە و کرماشان بوون لە هەمان کاتە هاوڕێی تایبەتی هەردوو کوڕی خەسرەوخانی ناکام بووە ئەمانەڵڵا خانی دووهەم و ڕەزا قوڵی خان و پەیوەندیەکی دۆستانەی زۆری هەبووە لەگەڵ محەممەد پاشای جاف و محمود پاشای جافە مەولەوی وەکو هەموو فەقەیەکی ئاسایی ئەو کاتە و زیاتریش بەڕاستی دێ بە دێ و مەدرسە بە مەدرسەی کوردستان گەڕاوە بۆ ئەی کە زانست پەیدا بکات و سوود وەرگێت لە هەموو مامۆستایانەی کە لەو کاتە باڵادەست بوون لە زانستە ژیانی یەکەمی خۆی لە سەرشاتەوە دەستی پێکردووە بەڵام وەکو ژیانی خوێندنی ماڵیان کە گواستێتەوە بۆ بێژاوە قورانی پیرۆز و سەرەتای کتێبە ئاینەکانی هەر لە خزمەتی مەلا سەعیدی تاوگۆزی باوکی داخوێندووە و دوای ئەوە ڕووی کردوتە خەرپانی پاشان ڕووی کردوتە خوڕماڵ پاشان ڕووی کردوتە بیارە هەر بە مناڵی تەوێڵە و دوای ئەوە چۆتە پاوە و لە پاوە بەڕاستی مەرحەلەیەکی ژیانی فەقیەتی و تەدریسی خوێندنی دەست پێکات کە بۆ یەکەم جارە سنوور ئەپەڕێنێت و ئەوەنە دوورەکەوێتەوە لە تەمەنێکی ئاوا لاوی یاخود منداڵیە و دوای ئەوە ئەچێتە چۆر کە چۆر زێدی باو باپیرانی خۆیەتی و سەید ئەبوبەکری مستەنیف لەوەیە مەزاری پاشان ڕووەکاتە مەریوان و بۆ یەکەم جار ئەچێتە سنە بەڕاستی چوونە سنەی مەولەوی قۆناغێکی تەواو جیاواز لە خوێندنیا دەست پێ ئەکات و دنیابینێکی تری بۆ دروست دەکات و کۆمەڵێک دۆست و ناسراوی زۆری بۆ دروست ئەبێت و پاش ئەوە ڕووەکاتە بانە و اینجا دوای ئەوەیەتە سلێمانی لە مزگەوتی گەورە لای شێخ معروفی نۆدێ خوێندنی دەست پێ ئەکات و پاش سلێمانی ڕووەکاتە هەڵەبجە کە هەڵەبجە لەو کاتەیە لە مزگەوتی جامیعە و بە تایبەتی مەدرسەی شێخ عەبدوڵڵای خەرپانی مەدرسەیەکی گەورە و گەرم و گوڕ بووە لەم کاتەیە باوکی وەفاتەکە و واز لە خوێندن ئەهێنێت و ئەگەڕێتەوە بۆی کە بتوانێت بژێوی ماڵ و دایک و خوشک و براکانی جێبەجێ بکات هەر ئەم هۆیشە کە تۆزێک مەولەوی ئەتوانین بڵێن دواکەوتووە لە خوێندن پاش ماوەیەک دەستەکاتەوە بە خوێندن و ڕووەکاتە جوانڕۆ و ئەم جاریان بۆ جاری دووەم ئەچێتەوە سنە کە لە دارولئیحسان لەوێ ئەخوێنێت و کۆمەڵێک دۆستی زۆر پەیدا ئەکات لە هەم لە والەکانی سنەوە هەمیش لە زانەگەورەکانی ئەوێ و وابێتە برادر و یاخود ڕەفیقی شێخی مهاجیر و براکانی پاش ئەمەیەتەوە سلێمانی و لە سلێمانی دوا قۆناغی خوێندنی ئەبێت و لە مەڵکەنی لای مەلا عەبدوڕەحمانی نۆچشەی مفتی هەڵەب سلێمانی خوێندن تەواو ئەکات و ئیجازە وەرەگرێت لە ساڵی 1970 بۆ یەکەمین جار مێهرەجانی مەولەوی لە سلێمانی کرا لە ساڵی 1992 مێهرەجانێکی تر یا کۆنفرانسێکی دیکەی زانستی لە شاری سەقز کرا و لە 2000 و لە ساڵی 2010 عینەشە دوو مێهرەجانی گەورەی مەولەوی ناسی کرا بەڵام بەڕاستی وکو کۆنفرانسێکی زانستی نێودەوڵەتی ئەمە یەکەمین جارە کە خۆشبەختانە زانکۆی سلێمانی و ماڵپەڕی مەولەوی هەڵەسن بە جێبەجێکردنی کۆنفرانسێکی زانستی مەولەوی ناسی نێودەوڵەتی و خۆشبەختانەی سەر لە خۆناغەکانی سەرەتای کۆنفرانسەکایە و کۆمەڵێکی زۆر لە توێژەری نێودەوڵەتی کورد و عەرەب و ئینگلیز و لە تورکیا و لە وڵاتانی دیکەی عەرەبیوە هاتوون و بە ئومێدن کە بەشداری بکەن لەم کۆنفرانسە کە ساڵی ئایندە لە سەرەتای مانگی پێنجی 2024 کۆنفرانسەکە ئەبەسرێن ئینشاءڵڵا لە زانکۆی سلێمانی میزانی کارن فکرێ کەرەوێ واڵەی لواتەن وەختی شیویای شەوقی سەوڵاتەن باوەرەوە دەست زادێ پەی سەفەر
وێڵنە و سەفەردا بێت و شەم مەکەر و دەرگای حەق بەر ڕووی پەشیمانی عوزراوەری کردەی نادانی بەڵ لیباسی عەفو بکەرۆ خەڵات جەوەختی مەردەن بڵەرۆ نەجات وەنسیوڵ بۆ سەرمایەی ئیمان نەوی وەڕیشخەن سوخریەی شەیتان وەڕووی مەحشەردا بگێڵی دڵشاد جەقەیدی عسیان دڵت بۆ ئازاد. مەولەوی معلومە تا زەمانە کە ئافرەتە ڕۆڵێکانەش نامێنجە کۆمەڵگەنە بەڵام مەولەوی وێش پێوێش ئابوارشەدان بە ئافرەتی و کارشتەر و ئابواری کەدەن کە ئافرەتێک گێڵنەوە پەی ڕەسەنایەتی بێش و کار و کاریگەریش بۆ جا کۆمەڵگەنە پەی نمونەی وەختێک کە ئەمبەر خاتوونەی خێزانەش وەفات کەرۆ چا هەشت پارتە شیعرەنە بەڕاستی پاسەش لاونەوە کە ئیتر وێنەش نەبێن جەتە ئەریخەنە جوان جوان لاونۆشۆ جا دیوانەکەشنە بە تایبەتی پارچە شعرێش کە تەبعانی یەرە یاگەوە باس و حاڵ و وێشکەرۆ پێسە نازنا و وێش کە معدومی چەند کاریگەر بیان کاریگەریش کردن وەفات و عەمبەر خاتوونێ سەر و دەروون و سەر و دڵ و دەروون و مەولەوی مەسەڵەن پەی نمونەی کە وەختێ فەرماوە گرد ئالودەن دەور مەزاری لەیلی وەختێک کەلوان سەر و خەبرەکێش و تەماشەکەر و تۆز و شەخەڵ و چێوکۆ بێنەوە سەر و خەبرەکێشەوە فەرماوە گرد ئالودەن دەور مەزاری لەیلی ئاوپاشی و ماڵاش لازمن خەیلێ ورد بۆەوە تەماشەکەەوە پوش و پەڵاش کۆ بێنەوە کۆ بێنەوە سەر و خەبرەکێشەوە فەرماوە ئینێ کۆ بینێەوە سەر و خەبرەکەی لەیلێەوە ینی ئەمبەر خاتوونێەوە وەرو ئانەی مشۆ من ئاوپڕژێنێشکەر و وە گزیاش دە و پاکشکەر وە سەر و خەبرەکەی بەچێش شعرەکەنە درێژەرمەوە پەنە فەرماوە مشۆم ئەنەگرە و بە هەڵسە و چەما و ئاوپڕژێنەکەی کەر و باڵسە چەما ئاوپڕژێنەکەی کەر و اینجا گزی سەر و خەبرەکەیش داونە و پوش و پەڵاشی دروستبووە و خۆڵێ دروستبووە کە کۆ بێنەوە سەر و خەبرەکە مەولەوی ئەنە کاریگەریش بێن سەر و ژیانی و مەولەوی بەڕاستی ڕۆڵ و ئەمبەر خاتوونێ ینی پلەپایەوە بەرز بێن لاو مەولەویەوە کە ئەچا زەمانە پێ ئاوەختی بێوێنە بێن بەڕاستی وەڵی ئەنە ڕاستی بۆ چون من زەمانە کە مەولەوی شنە ژیوان وەڵتەریچ چێوی نوویسیا بەڵگەنامە و نوویسیا و قەباڵی نوویسیا گەت هەورامیە بێنێ چونکە نوویستەی سورانی جەستێ کوچکە و بابانیوە پێوابی سالم و مسەفا بەگ و نالی سێ کوچکە و بابانی ئیەرێ بێنێ چایراوە نوویستەی سۆرانی وانایەوە سۆرانی پێوابی چاوەتر گەت هەورامی بێن ئینە یەک دوو هەورامی چەنی زوانی عەرەبی پێوێش قەواعید و ڕێزمانی تایبەتی وێژ هەنج مزەکەر و مؤەنەس و گرچێ وشتەمامە هەورامیش بە هەمان شێوە خاوەن و ڕێزمانێکانین و مزەکەر و مؤەنەس و ڕێزمانی تایبەتی وێژ هەنش و پێسە عەرەبی قەواعیدی تایبەتی وێژ هەنش من گێڵم شۆ پە ئیدوە سەبەبا ئیتر ئەگەر هۆکارێتەریش بێ بە ئی دوێ سەرەکیەکێنێ بەڕاستی باعث وجود جماه تاماهي دليل إثبات صنع إلهي زياي بنايم نوري چمانم سرمايي حياة دين إيمانم من ويم مزانو بأمريم كردن إطاعة فرمان عبديم نبردن عمرم سراپا غرق غفلة زاد آخرم بار خجلة بلا مشيمتو وفزلكي ويل كردي من نبو بهانە پەرێڵ ئێغماسکەی جەگرت نابەکاری من ئەم پارچە شارەی مەولەوی پێشکەشەکەم بە بەرنامەی هەوار و هەورامانی لە ساقی گەردە ئارد یارانە هامفەرد مۆ نەدەماخ ئاسیای چەبگەرد ئەڵێ پیاڵە گێر تۆزی ئاردی یارەکانی ڕەفیقی من ئەوا دێ بە لوتما کێ ئەیدا بە لوتما ئاسیای چەبگەرد
ئەو ئاشە کە بەباری شەڕا ئەگەڕێ و بەباری خراپە ئەگەڕێ و هەموو چاکەکان چوون کەوتنە ژێر دەساری مەرگ کەوتنە ژێر ئاشی مەرگ ئەو تۆزە ئا بەلوتمە یانێ پێم ئەڵێ ئەو هەموو خەڵکە ڕۆشتن ئەها باسی ڕابردووەکان ئەکات و باسی خسرەوە کات و باسی کەی خسرەوە کات و خۆشەویستەکانیش هەمویان وان لێ هاتووە سەدای ئاسیاوچی مەیۆ پەیاپەی ئاسا و خاڵیان نۆبەتەن سادەی شارەکانی مەولەوی بەڕاستی پێویستی بە ڕافەکردنی قوڵ هەیە و هەموو کەسێکیش ممکنە حاڵی ئەم ڕافەکردانە نەزانێ لە زمانی قەدیمە ئاشی ئاو هەبوو ئاشەکە ئەگەر دانی تیانەمایە ئاشەوانەکە ئەچووە سەر بانەکە و هاواریە کرد ئەیوو ئاش بەتاڵە ئاش بەتاڵە مەبەستیشی ئەوە بوو کە ئەگەر کەسێک دەغڵی هەیە بیکا بەناو ئاشەکە و ئاشەکەی بۆ دەغڵەکەی بۆ بکا بە ئارد جا ئەڵێ سەدای ئاسیا و چی مەیۆ پەیاپەی ئاسیا و خاڵیان نۆبەتەن سادەی ئەڵێ دەنگی ئاشەوانەکە خێرا دێ مەبەستی پێ حەزەتی عیزرائیلە ئەڵێ ئاسا و خاڵیان نەوبەتەن سادەی ئاشەکە چۆڵ بووە و سەرەی تۆشە ئیسا کاتی ئەوەیە تۆش بمری وەکو ئەو خەڵکە بچی بە ژێر بەرداشی مەرگا و ببی بە تۆز و تۆزەکەت بگا بە لوتی خەڵکە ئاسا و خاڵیان نۆبەتەن سادەی هەر کاتێ و زانا چرخێ وەردەوە چون یاران دانەی ئێمەی چاردەوە ئەڵێ کاتێک زانی جارێک سووری خوارد حیات وایە کاکە ئینسان لە ئەوڵەوە لە دایک ئەبێ بە مناڵی لە دوایە بە گەنجی لە دوایە بە تقریبەن پێش پیری ئەم جارە پیری ئەم جارە ئەگەر بیژمێنێ مردن یەک سوورە حیات ئاشەکەیش ئەڵێ هەروایە هەر کاتێک زانا چرخێ وەردەوە چون یاران دانەی ئێمەی چاردەوە هەر کاتێک زانی جارێکی سووری خوارد ئەم ئاشی گردونە وەکو ئەو یارانە دانەی ئێمەیشی هاڕیەوە ئەم جارە مەولەوی کاڵم زۆر قورسە ڕاوەی شارەکانی باسی ئەوە کات ئەڵێ ئەو دەغڵە ئەبێ ئاو بدرێ باشترین ئاوی ئەو دەغڵە ئەبێ بە فرمێسکی چاو بدرێ ئەڵێ هەر سەردەشتێ کشتێ کریا بۆ وە جۆی چەمەی چەم ئاو نەدریا بۆ نەیاوا بۆ خاز دانش بەو ئاوە لایق نین بەردێش بەو ئاسیاوە ئەڵێ لەسەر هەر دەشتاییەکە چێنراوێ کرابوو کشتیانە چێنراوێ کرابێ وە جۆی چەمەی چەم ئاو نەدریا بۆ بە جۆگەلەی چەمی چاوی ئینسانی لەخوا ترس ئاو نەدریا بێ و نەگریا بێ بۆ گوناهەکانی خۆی نەیاوا بۆ خاز دانش بەو ئاوە لایق نین بەردێش بەو ئاسیاوە بە باشتی دنکەکانی پێ نەگەیشت بێ بە ئاوی فرمێسکی چاو لایق نییە بیبەی بۆ ئەو ئاشە کە هەموو چاکان چوونەتە ئەوێ و هاڕاون لەوێدا فیداد بوون ئامان ساهۆر کەربابەی وەسەر کشتمدا پەیپەی جەو جۆی مەی ئەکرێ ئەمە لەگەڵ خوای بێ ئەڵێ بە قوربانە بم ئامان ئادەی هەڵی کە با بێت بەسەر چێنراوەکەی منیشە لەو جۆگەی مەیە کە حەق وایە بێ بەسەر عاشقەکان و ئامادە ببن بۆ ئەوە بمرن ئەرسەد کشتەکەم ئاخر کارشن هەفتەکەی ئاخر نەوەهارشن ئەم شارێ زۆر بەقوتە ئەڵێ چێنراوەکەی من ئاخری کارەتی یعنی من لە تەواوبوونام ئەگەر من تەشبیه بکرێن بە دەغڵێکەوەکو دەغڵێک وامە کە خەریکی تەواوبوونە هەفتەکەی ئاخر نەوەهارشن هەفتەی ئاخری نەوبەهارێتی یعنی ئیتر خەریک کاتی ئەوەیە کە ئەگەر بارانیش ببارێت تازە تەسیر ناکات چونکە وشکۆ بووە بەڵام لەو کاتانە فەلاحەکان ئەڵێن ئەگەر بارانێک ببارێ هەر لە گوڵەکەیەوە ئاوە خواتەوە لە گوڵەکەیەوە تۆزی ئاوە خواتەوە ئەڵێ بەڵام بەڵ تەڵتەڵ کەشێوە کەرۆ جێی ئاخرەوە داناوێ وەرۆ بەڵکو تاڵە کەشێک بکات و لەم ئاخرەوە داناوێک بخواتە یانێ لە گوڵەکەیەوە ئاو بخواتەوە حیفەن تۆ میرا و سەرجۆی بادەبی و هەر کەس بە کەفاف دادەبی حیفە تۆ میراوی میراوە کەسەیە کە کارکاری ئاو دێران
پێس پێراوە سەرجۆگەی بادەی عیشقی خوایی بیت و هەر کەس بەقەت کەفاف دادەبی بە هەموو کەسێ بە ئەندازەی پێویست ئاوت پێدا بێ و کەچی من کشتم ڕووزەرد هامفەردانش بۆ دانەم رووسیای هامدەردانش بۆ من چێنراوەکانی من ڕووزەردی ڕەفیقەکان بێت ئیتر خەجاڵەتی ئەوان بم بەکەڵ نێم بچمە ریزی ئەوان دانەی من ڕووڕەشی ڕەفیقەکە هاودەردەکانی ببێ چونکە ئەگەر دانەی گەنمەکە ئەگەر ئاو نەدرابێ و لەم دوایە ڕەشە بێتەوە حتا ئەگەر بیشی هاڕی ئەوانی تریش ڕەشەکاتەوە بەکەڵگنایە ئەڵێ چەرخەر ئەو چەرخەن تا ئاوەرد و بەرد دەسەودەست نگین تا خاتەم ئاوەرد دا بەزمە خسرە و شیرین و هەمدا جەمدا وەسەر جەم جەم وەسەر جەمدا شۆرەت نامەی نام حاتەمش کەرتەی کردووە کاسەکەل کاسەی کەلەیکەی ساقی گەردە ئار دیارە ئەنهام فەرد موەمنە دەماخ ئاسیای چەبگەرد سەدای ئاسیاوچی مەیۆ پەیاپەی ئاسیا و خاڵیەن نۆبەتەن سادەی هەر کاتێ زانا چەرخێ وەردەوە چون یاران دانەی ئێمەی چەردەوە نەهەرد سەردەشتێ کشتێ کریا بۆ وە جۆی چەمەی چەم ئاو نەدریا بۆ نەیاوە بۆ خاس دانش بەو ئاوە لایەق نین بەردێش بەو ئاسیاوە فیاد بوون ئامان ساهۆر کەربا بەی وەسەر کشتمدا پەیپەی جەو جۆی مەی ئەرسەد کشتەکەم ئاخر کارشەن هەفتەکەی ئاخر نەوەهارشەن بەڵام بەڵ تەڵتەڵ کەشێوە کەرۆ جەی ئاخرەوە داناوێ وەرۆ حیفەن تۆ میرا و سەرجۆی بادەبی و هەر کەس بەقەت کەفاف دادەبی من کشتم ڕووزەرد هامفەردانش بۆ دانم رووسیای هامدەردانش بۆ کیبرونیازی گا غەرقی هەوای وەسڵی نازاری گا حیرە زەدەی ڕوخساری یاری هیچ هۆشت نیەن حەق خەبەردارن فەردا ڕووی حساب میزانی کارن فکرێ کەرەوێ واڵەی لواتەن وەختشی ویای شەوقی سەوڵاتەن باوەرەوە دەست زادێ پەی سەفەر وێڵنە و سەفەردا بێتۆ شەم مەکەر وە دەرگای حەق بەر ڕووی پەشیمانی عوزراوەری کردەی نادانی بەڵ لیباسی عەفو بکەرۆ خەڵات جەوەختی مەردەن بڵەرۆ نەجات وەنسیوڵ بۆ سەرمایەی ئیمان نەوی وەڕیشخەن سوخریەی شەیتان وەڕووی مەحشەردا بگێڵی دڵشاد جەقەیدی عسیان دڵت بۆ ئازاد